سڵاوتە لەبێت لە وێزگونی زۆر لەگەڵتانم 5 ساڵ لەمەوبەر لە خۆپیشاندانەکانی شاری ڕانیا هەریەکە لە بەشیر ئیسماعیل و محەممەدها لە کاتی خۆپیشاندانەکاندا لەلایەن یەکێک لە بارگا حیزبەکانی شاری ڕانیا تقیان لێ دەکرێت هەرچیان شەهید دەبن لە ئێستادا بەشێک لە ڕۆژنامە نووسان و چالەگوانان هاتوونە سەر گۆڕەکەیان لەگەڵ کەسوکارەکەی یادی ئەم دوو شەهیدا دەکەنەوە بۆ ئێمە ڕای بەشێک لە کەسوکار و لە هاوڕێیانی وەردەگرین بینێرمان. یەکێک بوون لەو ڕۆڵانەی کە هاتبوونە سەر شەقام و ناڕەزایەتی مەدەنیانەیان دەردەبڕی بەبێت چەک بەڵام دەسەڵاتدارانی هەرێم و بە تایبەتی پارتی بە چەک وەڵامیدانەوە شەهیدی کردن. لە هەولێر کە کەسێکی یەکێتی تاوانێک بە خێرە پارتی دەیگرێ و ڕاپێچی دادگای دەکات بەڵام یەکێتی خێرە کە تۆمەتبار چەند تۆمەتبارێک لە ڕانێ دێ و دەست و دەسوڕێنەوە. بەداخەوە دادگاکانی کوردستان لە بن دەسەڵاتدارەتی و لە بن هەژمونی حزب و کەسە دەستڕۆیشتوەکانن. ئەگە منیش نەمێنم ڕەفیقی بەشیر و کاکە محەممەد نەوەکانی ئەوانیش خوێنی ئەوانیان لە بەرچاو کە بەدەستی جەلادەکانی لقی 11 شەید کراون. بەقەڵەم هاتبوونە مەیدانی ڕۆڵەکانی ئێمە ئەوان لە زیاتی ئەوەی بێن بەقەڵەم وەڵامیاندانەوە کەچی بە گولەی بیکەیسی وەڵامیاندانەوە و خەڵتانی خوێنیان کرد. ئایا ڕۆڵەکانی ئێمە گەنجی ئەوڵاتنین ڕۆڵەکانی ڕاپەڕین نین نەوەی ئەو خەڵکەنین کە توانیان حیزبی بەعز بەدەرێنن. تاوان ئەمە پێنجەمی ساڵیادی دوو ڕۆڵەی شەید و جوامێری ئەم شارەیە کاکە محەممەد تەهای مستەفا و بەشیر ئیسماعیل عاجی زاهیر کە لە حەفدەی لە 12 2017 گیانیان بەخشی لە پێناونان و ئازادیدا لە شاری ڕانیە. بەداخەوە لە پێناو داخوازی ئەم گەلەدا کە یەکێک بوون لەو ڕۆڵانەی کە هاتبوونە سەر شەقام و ناڕەزایەتی مەدەنیانەیان دەردەبڕی بەبێت چەک بەڵام دەسەڵاتدارانی هەرێم و بە تایبەتی پارتی بە چەک وەڵامیدانەوە شەهیدی کردن کە بەڕاستی هیچ سەلماندی کە ئەمانە میلادگیری بەعسن لە ڕووی ستەمکاری و تاوانکاریەوە. ئەو گەنجانە خۆی لە پێناوی ئازادی بوو لە پێناوی ئەو ناعەدالەتی بوو ئەو ناعەدالەتێک کە لە کوردستان بەرپا بوو ئەو گەنجانەش وەکو خەڵک ئاسا هاتوونەتە سەر جادە و داوای ئازادیان بۆ خەڵک کردووە داوای مافێکیان بۆ خەڵک کردووە داوای گەڕانەوەی موچەی فەرمانبەرانیان کردووە. ئەوان بەقەڵەم هاتبوونە مەیدانی ڕۆڵەکانی ئێمە ئەوان لە زیاتی ئەوەی بێن بەقەڵەم وەڵامیاندانەوە کەچی بە گولەی بیکەیسی وەڵامیاندانەوە و خەڵتانی خوێنیان کردن. هەتا ئێستا کێسەکە لە محکەمەی ڕانیەیە و ئیدی ناوەکان هەموو لە پۆلیسن و بەڵام نایانگرن. بەداخەوە نەکرد ئەو دوو گەنجە لە زۆر شوێنی کە گەنجی وڵاتەکەمان بەدەستی خەڵکانی بەرژەوەند خواز و خەڵکانی پاسەوانەکانی حزبە دەسەڵاتدارەکانی کوردستان شەهید بوون. بەداخەوە دادگاکانی کوردستان لە بن دەسەڵاتدارەتی و لە بن هەژمونی حزب و کەسە دەستڕۆیشتوەکانن و هەتا ئێستا نەیانتوانیوە نەک مافی ئەوانە مافی زۆر لە گەنجانی دیکەی وڵاتەکەمان کە بەناحەق شەهید کراون هەروە ماونەوە. ئەمن دەپرسم لە دەسەڵات کە دەسەڵات بکوژی کوڕەکانمانە کە دادگایان قۆڕخ کردووە دەستیان بەسەر دادگاکان داگرتووە ئایا ڕۆڵەکانی ئێمە خەڵکی ئەفریقیا و مۆزەمبیق و چەند وڵاتێکی کەن ئایا بۆ ئەوان ئەگەر ڕۆڵەیەکی خۆیان کەسێکی حیزبیان یان کەسێکی بەسەرپەت کە بگاتەوە دەسەڵات ئەوان هەموو شتێک کاراسانی بۆ دەکەن هەموو شتێکی بۆ دەکەن ئەگەر لە بنی دنیا بێ تاوانباری دێنەوە ڕاپێچی دادگای دەکەن.